سەلەفیەکان دەبنە دەسەڵاتداری داهاتووی هەرێم کێ گرنگی بە سەلەفیەکانی کوردستان دەدات و بۆچی؟ ماوەیەکە کەس یەکەمی سەلەفیەکان دەستی کردووە بە مانۆڕێکی سیاسی فراوان و سەردان و بەسەرکردنەوەی کەس یەکەمی حیزبەکان و حکوومەت و دەستگا ئەمنیەکان. دەرگای پارتە سیاسیە دەسەڵاتدارەکان بۆ بەرپرسانی ڕەوتی سەلەفیەت بە تەواوەتی کراوەیە و هیچ کات دەست نانێن بە ڕووی عەبدوڵلەتیف و براکانی و تیمەکەی کەناڵی ئامۆژگاریەوە. ئێستا وەک جاران مامۆستایانی ئاینی و بانگخواز و کەسە دیارەکانی ئەو ڕەوتان نابوخزێنرێن و دوور ناخرێنەوە و پشتگوێ ناخرێن. بەڵکۆ و مزگەوت و منبەر و جێگایانەی بیانەوێت بۆی بچن واشۆ و ڕەزامەندی بەرپرسانی پارتە ئەڵمانیەکان ساز و ئامادەیە بۆیان. بە پێی زانیاریەکانی تیوار پێشدوو مانگ لە سەردانەکەی بۆ مزگەوتی باشت باڵ تاڵبانی بەڕابەری سەلەفیەکان و تیمەکەی وتبوو چیتان دەوێت و چ داوایەکتان هەیە دەست بەجێ جێبەجێ دەکرێت. ئەوەش دواتر ڕێکەوتنی هەردوو پارتە ئیسلامی و ئەڵمانیەکەی لێکەوتەوە و برایەکی ڕابەری سەلەفیەکان کرایە ڕاگری کۆلێجی زانستەی ئیسلامیەکان و بڕیاریشدرا لە هەڵبژاردننی داهات و کوڕێکی یان برازایەکی بکرێتە ئەنجامی پەرلەمانی کوردستان. ئەم گرنگی پێدانەی یەکێتی و کەسیەکەمی و پارتە سۆشیال دیموکراتی پێشتر و بۆ ماوەی 30 ساڵ بانگەشی ئەڵمانی بوونی دەکرد تووڕێی و نیگەرانی لای بەشێکی زۆر یەکێتیەکان دروست کردو و کادرانی و حیزبا پێیان وایە ئەو هەموو گرنگی دانا جامێکی باشی نابێت و دوجار بڕیار بەدەستانی و حیزبا باجەکەی دەدەن. ئەم گرنگی پێدان و دەست لە پشدانەی سەلەفی و ڕەوتە توندەکان هەر بەتەنها لەلایەن یەکێتی و سەرۆکەکەیەوە نییە. بەڵکو پارتی حکوومەتیش بامان شێوە گرنگی بەو ڕۆتە دەدەن کە شتێک و هەموو ڕۆتە دینیەکانی دیکە ڕەت دەکەنەوە. ڕابەری سەلەفیەکان بای باڵی خۆی داوە و بەو شێوەی بێوێت دەگەڕێت و دێت و دەچێت لە دانانی مامۆستایانی ئاینی و پێشنوێژ و تارخوێن لە مزگەوتەکاندا تا دەگاتە دانانی فەرمانبەرانی ئەوقاف و ڕاگر و سەرۆکبەشی بەشەی ئیسلامیەکان لە زانکۆکان و بەتایبەت زانکۆکانی دەڤەری سەوز. تەنانەت فشارکردن بۆ سەرە و سەرکردەوە کەسانی نێویەکێتی نیشتیمانەی کە ڕۆژانە کەسی بڕیار بەدەستی و حیزبە بوون درێخی ناکات. پارساڵ لا بڵاوبوونەوە دزەکردنی تۆمارێکی دەنگی باڵتاڵەبانیدا دەرکەوت کە لە ژێر بشار عەبدوڵلەتیف سەلەفیدا بودجەی دەستگاکەی مەلا بەختیار بردراوە و دواتریش بامان شێوە لە ژێر هەمان گوشاردا بەرپرسێک لە پۆستەکەی دوورخراوەتەوە. دروستکردنی لیستی هەڵبژاردنەوە بەشی نێوانی یەکێتی و سەلەفیەکان و هەموو گرنگی پێدانا لەلایەن شارەزانی سیاسی خوێندنەوەی جیاوازی بۆ دەکرێت. بۆ نمونا بەشێک لە چاودێران دەڵێن گرنگی پێدانی زۆری سەلەفیەکان هەم بۆ لێدانە لە باڵێکی گرنگی ناو حیزبەکە و هەمیش لێدانە لە پارتە ئیسلامیە میانڕاوەکان. باڕایم چاودێرانە ئەمەش لە چەند ساڵی داهاتوودا ئەنجامێکی شۆک هێنەری دەبێت.